لە هەر سێ ڕێکخراو کە ناومان لای خوارەوە هاتووە و جەماوەری گرتبوونەوەکەی ئەمڕۆی شاری کفری وێڕای ئیدانەکردنی شەهیدکردنی ژینە ئەمینی و شەهیدانی خۆپیشاندانەکان و کردەدا پرۆسێنەرەکانی کۆماری ئیسلامی ئێران و هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتە لە هەمان کاتدا پشتیوانی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی ڕاپەڕی ئێران دەکەین. هەر لێرەشەوە داوا لە تەواوی هێز و لایەن و ڕێکخرا و کەسایەتیە کوردستانیەکانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین خوێنی بەناحەق ژرایی ژینە ئەمینی گەنجانی کورد و غەیرە کورد ببێتە هەیەنی یەکێتی نەتەوەی کورد و کۆبوونەوە لەسەر خوانی استراتیژێکی نیشتیمانی و نەتەوایەتی ئینسان دۆست کە دەستی برایەتی و کاری هاوبەش و فشاری پێکەوەیی درێژ بکات بۆ گەلانی دراوسێ تاوەکو هەمومان پێکەوە ڕزگارمان بێت لە ستەمی ڕژێمە دیکتاتۆر و فاشیستەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و UN دەکەین لە بری هەڵوێستی شەرمنانە فشاری جدی بخەنە سەر کۆماری ئیسلامی ئێران و تورکیا تاوەکو لانی کەم دەست هەڵگرن لە کورد کوشتن و ستەمی ئازادی خوازانی گەلانی چوارچێوەی دەوڵەتەکەیان. ژن ژیان ئازادی شۆڕشی ژن ڕابەرایەتی بکات شۆڕشێکی زیندوو دەبێ. جەماوەری خۆشەویستی شاری کفری چالاکەوانی بەڕێز شەهیدکردنی ژینا و هاوڕێکانی هەوێنی بەرخودانی کوردانی ڕۆژهەڵات کە لەژێر دەسەڵاتی ڕژێمی دیکتاتۆری حکومەتی ئێران بەردەوام چەوسانەتەوە و بەردەوام ڕۆڵەکانی کورد بە هەر هۆکارێک بێ بەرەوپەتی سێدارە ڕاپێچی زیندانەکان کراون. تەنیا لەبەر ئەوەی کوردن و داوای مافی خۆیان دەکەن بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو کۆمەڵەی ئافرەتان دەنگی خۆمان بەرز دەکەینەوە و دەیخەینە پاڵدەنگی خوشک و براکانمان لە ڕۆژهەڵات کە شەڕ بۆ ئازادیان دەکەن. ژن ژیان ئازادی بڕوخێ ڕژێمی دیکتاتۆری ئێران هەمیشە ژن ڕابەرایەتی شۆڕشەکان دەکا لە کوردستان و لە باشوور و لە هەموو لە باکووریش و لە ڕۆژهەڵاتیش ئێستا ژن ڕابەرایەتی شۆڕشەک دەکا و ئەم شۆڕشە بە شۆڕشێکی زیندوو دەژمێرە و ئیشەڵا ئەنجامیشی دەبێت. دەستان خۆش بێ و بەردەوام دەبین لە داکۆکیکردن بۆ مافەکانی ژنان.